ئەوە 6 ساڵە خێزانی جەیم بەم کارەوە سەرقاڵن هەڵکردن لەگەڵ ئۆتۆمبیلە کلاسیک و بەسەرهاتەکانیان ئەمان دەیانەوێت لە زەمەنی تەکنۆلۆژیا و پێشکەوتن ئۆتۆمبیلە کلاسیکەکانیش لە یاد نەکرێن. ئۆتۆمبیلە کلاسیکەکان مێژووەکی زۆریان هەیە خەڵکی گرنگ لە پشت ئەم مێژووەن شتێکی باشە لە ڕێگەی ئەمانەوە مێژوومان بیر بکەوێتەوە. ئەم پیاوژنە شەونخوری زۆریان کێشاوە بە دیار ئەم ئۆتۆمبیلە کۆنەوە تا بە شێوەیەکی دیکە دەرکەوتووە. خۆشیی زۆرمان هەیە کاتێک ئەم هەموو ئۆتۆمۆبیلە دەبینی و دەرگای ئۆتۆمبیلەکەمان بەردەوام کراوەیە حەز دەکەیت بچووە ناو وێنەیەکی خۆت بگری. پێمان خۆشە کە منداڵەکەمان لایەن گرینگە بێنە ناو ئۆتۆمبیلەکەمانەوە. شۆفێرەکان دەیانەوێت توانە و جوانی ئۆتۆمبیلە کلاسیکەکان نیشان بدەن ڕەنگە لێخوڕینی ئەم ئۆتۆمبیلانە سەرنجڕاکێش بێت. ڕەنگە هەست بە ئارامی بکەیتەوە بچیتە ئۆتۆمبیلێکی کۆنەوە کە ماندووبوونی کەسێکیشی پێوە دیار بێت کە خۆی لە ئۆتۆمبیلێکی فۆکسواگن کە لای خۆمان بۆقی پێڵێن لەوە ئۆتۆمبیلێک تیل دروست کردووە. ئەم ئۆتۆمبیلە دۆجی ساڵی 1960 خاوەنەکەی دڵی پێخۆشە کە هێشتا تایەسپێرەکەی بەکار نەهاتووە. ئەم ئۆتۆمبیلەش ڕەنگە کۆنتریان بێت 90 ساڵ تەمەن دەشێت تۆش وەکو من لە بیری فیلمەکانی شاری شاپلن دابیت کە پڕ بوون لەم ئۆتۆمبیلانە. کاتێ ئەم ئۆتۆمبیلە لێ دەخڕم دەچمە سەر شەقامەکە ئەم هەموو تەکنۆلۆژیان هەبینیت گەڕانەوەیەکە بۆ سەروەختی کۆن. پێشانگاکە نیشاندانی ئۆتۆمبیلە کلاسیکەکان بوو کە پڕە لە ڕەسەنایەتی بۆ خێزانەکانیش بەسەربردننی کات و خواردنی ژەمێک خواردن بە دیار دیمەنی ئەو ئۆتۆمبیلانەی دەگمەنە وا بە کۆمەڵ لە بەردەستدابن. ئۆتۆمبیلەکانی ئەم خێزانەش وەک ئۆتۆمبیلەکانی فیلمی ناوداری گرافیتی بە ڕەونەقی خۆیان ماونەتەوە. خێزانەکان شەویان بە دیار فیلمەکەەوە بەڕێ کرد ڕەنگە گەڕانەوە بۆ ڕابردوو تام و لەزەتی خۆی هەبێت. شۆفێرەکانی ئۆتۆمبیلی کلاسیکیش شاید بیانەوێ لەم سەردەمی تەکنۆلۆژیایە سەرێک لە مێژوش بدەنەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ستیڤن سیتی، ڤێرجینیا.